كامران وهمت أرنجمن محمد روبرت تو دڵخۆشی لایەکیتر بەیادی تۆ مەهەلوە بەیادوارەی بەجێماوەت هەناسێک دێت و دەڕوا هەموو کۆڵانیم شارە دەخێکە بۆ دڵی من وەحەز دەکەم لە ژینمدا هەناسەم دێ بەبێ سەفەری تۆ جارە گەڕەناوەی تیانیا بێدەنگی ئەو دڵای من هاواری تەنیاییە سەفەری تۆ جارە گەڕەناوەی تیانیا بێدەنگی ئەو دڵای من هاواری تەنیاییە وببێ دەنگی دەڕۆی دڵنیەم کانەیەوە هەموو عالەم لێم تێدەگەن عیشقی من تەنیا ئەوە حاڵت دەو ڕۆژانە خۆشە ئێستاکەوە بێحاڵم کە دەبینم تۆ دڵخۆشی لە حاڵم شەرمە